خوای گەورە لەسەر هەموو بەشێکی ئینسان زینای داناوە. چاو زینا ئەکا بڵێ نەزەرەکە، جۆ زینا ئەکا بڵێ ئەبیستێ، زمان زینا ئەکا بڵێ قسە ئەکات. والفرج يصدق ذلك أو يكذبه، ئەوەی کە ئیکا بە کردار فەرجە عەورەتە، ئەوەیە کە پێوترێ جێنیتالیا. هەر کاتێک ئەمە ڕوویدا ئەمە پێوترێ زینا، ئینسانیش لەسەر ئەمە تاوانبارە بێت. بەداخەوە خۆشەویستەکانم، زینا لای ئێمە بە تایبەتی لەم عەسر و لەم کۆمەڵگەیەیە خەریکە ئەبێ بە شتێکی طەبیعی کە پێغەمبەری خوا سەڵ سەڵ فەرمێن نزیکی قیامەتە قەتڵ زۆرە بێ و زیناش زۆرە بێ، کە ئینسان شتێ زۆر بوو لای طەبیعی ئەبێتەوە. چۆن یعنی ئەوە کارەکە بە قورس ناگرێ بۆ چکە دنیا ئەوە تێکەڵ بووە بەسەریەکە، ئەوە ئەولەمە ڕووی داوە کابرا زۆر بە طەبیعی نەک زینا ئەی بیستێ، زینا ئەبینێ، زینا بە لایف ئەبینێ، زینا لە ژیانی ڕۆژانەی خۆیان لە دەوروبەرەکەیە ئەبینێ، شوێنەواری زینا ئەبینێ لە پریگنانسی و لە مناڵبوون و لە حەمل کە ڕووەکاتە شوێنەکە و ڕووەکاتە خستخانەکە، لابردنی پەردەی کشێنی ئەوەی کە پێوترێ ڕوو ئەدات و کچەکانمان بە کشێنی نامێنی و بە پاکیزی نامێن و ئەبن بە شتێکی تر بەلامانەوە طەبیعیە. هیچ کاتێک هیچ ظرفێک نابێ ئەمە لای تۆ طەبیعی کاتەوە. بەداخەوە ئەگەر ئەمە پێشەکیەکانیشی ئەبێ لاماندا بخرێ بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە کوشندەیە نێتە ناو ئێمەوە، چکە ئەم نەخۆشیە تەنها نەخۆشیەکی جەستەیی نییە، تەنها نەخۆشیەکی نەفسی نییە، تەنها نەخۆشیەک نییە لەسەر ئیقتصاد بوەستێ، نەخۆشیەکە ڕەنگەداتەوە بۆ باری کۆمەڵایەتی و حتا زۆر جارەگاتە حەدی سیاسەت و ئەمنی قەومیش. بۆیە زۆر ضرورە ئێمە ئەگەمە لەم نوختەیە بێ بۆ ئەوەی کە لە مقدمەکانیەوە توش نەبین، لە پێشەکیەکانی زیناوە توش نەبین. ئیسلام بۆچی نەزەری لەسەر ئینسان حرام کردووە؟ بۆ ئەوەی کە نەگاتە زینا. وەگەرنا نەزەر بۆ خۆی بەڵێ کێشە و مەشاکیلی و کۆمەڵێک ساید ئیفێکتی هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئیسلام کە قەدەغەی کردووە ئەوێ دەرگا لە کارە گەورەکە بکرێ. بۆیە ئیسلام حەز ناکات چرخ بەکاربێنی، شقاتە بەکاربێنی، چکە دارستانێکی لەبەر چاوەکە ئەسووتێ. لەبەرەوەی کە ئەمە ڕوونەدات ئیسلام هاتووە دەواازەکانی زینای لە تۆ گرتووە لە بینینێکەوە، لە جۆگرتنیەکەوە، لە قسەکردنێکەوە، لە مەدیزگەرمکردنێکەوە بەوە. بۆیە خۆشەویستەکانم ئەمە شیرازی خێزان تێکەیە. بۆیە ئیسلام نایەوێ بەیتی دەعارە ئەم شوێنانەی کە ئێستاکەنە ئێمە بپێشکەوت نێزانین. دایکە عایشا فەرمێ لە ناو مەکەیە 4 جۆر زەواج هەبوو، زەواجێکیان بریتی بوو لەوەی کە کۆمەڵی پیاوە چوون بۆ لای ئافرەتێک، هەر کامێکیان مناڵەکەی لە ئەخیرا ببوایە کۆیەکردنەوە ئەوانەی کە لەگەڵ یاکەوە بۆ ئەو مناڵی تۆیە، کەسیش بۆی نەبوو قسە بکەی مناڵی تۆیە، تەوا بیگرە و مناڵی خۆتە و بەخێویکە. واتە ئەمەی کێسە ئێمە کردومانە لەم شارەیە زۆر زۆر بە پێشکەوتن و بە تەقەدومیەتێ زانین شتێکی زۆر تازە نییە. بۆیە خوای گەورە فەرمێ وەلا تەبەڕەجنە تەبەڕوج الجاهلیەة الأولى، وەکو کۆنەکان خۆتان ڕوود مەکەنەوە، لاشی خۆتان دەرمەخەن، جل لەبەری خۆتان ئەدامەڕنن وەکو جاهیلە کۆنەکان بن. چونکە ئەمە پشێوی لێ ئەکەوێتەوە باوکی من، ئەمە شیرازەی خێزانە پسێنێ، ئەمە کۆتایی بە هەموو مەوەدە و حب و خۆشەویستیەکەیەنێ، کەواتە پیاو بەس ئەبێ بە بانکی تۆ، ئەبێ بە بانکی شەوت و ئارەزوو، لە هەر شوێنێکە حەزی لێبوو بەتاڵێکاتەوە. نە خێزان دروستە بێ، نە مناڵ دروستە بێ، نە ود دروستە بێ، نە خۆشەویستی دروستە بێ، نە ئاسیرە دروستە بێ، نە خێزان و بنەماڵە و گەڕەک و ماڵ و شار و وڵات دروستە بێ، هیچ هەمووی ئینقیراز دەکات و کۆتایی پێدێ. وەکو جنوبی ئەفریقیامان لێ دێ کە دەستە بەی یەک لەسەر سەی خەڵکەکەی تووشی ئەیدزە بن، لە هەر دە نەخۆشە بێ نەخۆشیەکیان هەڵگری ڤایرۆسێکیان هەڵگری نەخۆشیە بێ. لەبەرە بێ بە هەموو شتێ بە حەزەرەوە دەسی بۆ بەریت. پاش 10 ساڵی تر ئەمە ئەمرێ، چونکە مەودای ژیانی ئەو کەسێک کە HIV هەڵگری HIVە ئەمەندەیە 10 ساڵە، ئەیکوژێ. میلەتی ئێمە بەرگەی هەڵامەتێک و بەرگەی نەخۆشیێکی بەسیط ناکرین. ئێستا جێ ئەوەمان هەیە کە بچین بوجەیەکی زەبەلاح بۆ خەڵکێک وەڵاهی ئەمە لەدایم پیسیاوایان لێ هاتووە،
کە خەریکە بەوادیرەکەی لە کوردستانە وەزارەتی تەندروستی بڵاوێ کاتەوە ساڵانەکەی ساکەنی ئەلحەمدوللا خی گەورەی ئەمی پاراستووە بەڵام خەریکە وردە بە دەخەڵکێت و شەبێ بۆیە ئەمە تەنها خۆی ناکوژێت ئەمە کۆمەڵگەیەک و خەڵکێ بلگەڵ خۆیان ئەکوژێ پیاوێکگەچی ئەم هەدیە جوانە لەگەڵ خۆیان ئەهێنێتەوە ئەیهێنێتەوە بۆ ژنەکەی خۆی هەرچیەکە ئەم ژنە تاوانی چییە بەم دەردەی ئەم بمرێ تاوانی چییە لەبەرەوەی پیاوەکە ڕەدەعکەی پیاوەکە ڕەدەع نەبوو پیاوەکە ئەکوژرێ بۆی کەسی تر بخۆیەوە نەکوژێ لەوانەیە غەرامەکەمان پێ قورس بێ ناقورس نییە ئیسلام پێشەوەی کە ئەم شتانە ڕووبا لە کۆمەلگایە ڕێی لێ ئەگرێ